سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و تەواوی جیهان چی دەگوزارێت. ئێستا کە ژمارەی نەخۆش گەیشتۆتە 168 نەخۆش لە نێویان 29 نەخۆش تاک و دوێنێ ئەوانە چاک ببوونەوە. هەشت توشبووی نوێ هەشت توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا لە هەولێر چاک بوونەوە و تا ئێستا 144 کەس بە تەواوەتی لە هەرێمی کوردستان چاک بۆتەوە. ماڵەوەمان هەر لە ماڵەوە کەرەنتین کران ئەوە بوو نەبوو کەس بچێ بۆ لایەن خۆشیان نەبوو بچنە دەرەوانە هەستیان بیان ئەو پزیشکەی لە سلێمانی تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوو بە ئیرادەیەکی بەهێزەوە دەگەڕێتەوە سەر کارەکەی و دەڵێ ورەم زۆر بەرزە. لە ئەمریکا ژمارەی ئەو کەسانەی کە بەهۆی ڤایرەسی کۆڕۆنای نوێەوە گیانیان لەدەستداوە زیاترە لە ژمارەی قوربانیانی نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجە و ترامپیش دەڵێت بەم زوانە دوژمنە نەبیندراوەکە پاشەکشە دەکات. دوای چەند توێژینەوەیەک دەرکەوتووە بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڤایرەسی کۆڕۆنا لە نێو ناچێت و لە شوێنە شێدارەکانیش ڤایرەسەکە خێراتر دەگوازرێتەوە. هەشت توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەولێر چاک بوونەوە و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ئاماری توشبووانی کۆڕۆنا لە پارێزگای هەولێر ئاشکرا کرد و دەڵێت لە هەولێر 168 کەس تووشی کۆڕۆنا بوونەوە لەو ژمارەیەش تا دوێنێ 29 کەسیان چاک بوونەتەوە و ئەمڕۆ هەشت توشبووی دیکەش چاک بوونەوە. ئێستا کە ژمارەی نەخۆش گەیشتۆتە 168 نەخۆش لە نێویان 29 نەخۆش تاک و دوێنێ ئەوانە چاک ببوونەوە بەڵام لێرەشدا ڕای دەگەێنین کەەوە ئەو ڕۆژ نەخۆشی ترمان دەبێتن خۆشبەختانە چاک ببێتەوە تا ئێستاکە لە پشکنینەکانی ئەوڕۆ هەشت نەخۆشی تر چاک بۆتەوە چەند نەخۆشیێکی تریژ ماوە پشکنینەکانیان تەواو نەبووە و ئەوانیش لەو دوای ئەوەی کەوا پشکنینەکانیان دەردەچێ ڕای دەگەێنین. دکتۆرە لەرین ئەو پزیشکەی کە لە شاری سلێمانی تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوو بە تەواوی چاک بۆتەوە و گەڕایەوە نەو خێزانەکەی. لەرین ساڵح ئەو پزیشکەیە کە توانی بەسەر کۆڕۆنادا سەر بکەوێت لە لێدوانێکیدا بۆ کوردستان 24 ڕاگەیاند ئێستا باری تەندروستیم باشە و ئەگەڕێمەوە سەر کارەکەم بۆ ئەوی خزمەتی هاوڵاتیان بکەم. زۆریش خۆشحاڵم بەوەی کە کەس لە منەوە تووشی کۆڕۆنا نەبوو. پزیشکێکی جیاواز خۆڕاگر توانی کۆڕۆنا تێپەڕێنێت و ئاسۆ بۆ ژیانی بگەڕێنێتەوە. لەرین کە پزیشکێکی نیشتەجێی خولاوە لە شاری سلێمانی دوای توشبوونی بە ڤایرۆسی کۆڕۆنا توانی بەسەریدا سەر بکەوێت. سەرەتا نیشانەکانم بە سەرئێشە دەستی پێکرد سەرئێشەیەکی تونم بۆ دروست بوو و دوای ئەوە بەرەبەرەزیایە کرد تاکەم زۆر بەرز نەبوو کەمێک تام هەبوو لەگەڵ ئازاری سیەکانم بۆ دروست ببوو لەگەڵ کەمێک کۆکە من بەو پێی کە لە نەخۆشخانە داواممە کرد ئەمزانی کە لەوانەیە لە هەر دەقەیەکا بێت تووشی ببم لەبەر ئەوە کە نیشانەکانم تیا دەرکەوت خێرا چووم بۆ پشکنین ئەوە بوو پشکنینم کرد دوای ڕۆژێک پیانوتمەوانێ کە پشکنینەکەم ئەرێنیە و هەڵگری ڤایرۆسەکەم و یەکسەر چووم بۆ خەستەخانە ماڵەوەمان هەر لە ماڵەوە کەرەنتین کران ئەوە بوو نەبوو کەس بچێ بۆ لایەن خۆشیان نەبوو بچنە دەرەوانە هەستیان پێیان ناخۆش بوو ئەکید بەس ورەمان هەمومان بەرز بوو ئەمانزانی ئینشەڵڵا تێپەڕێت ورەی بەرزە بە ورە بەرزیەش توانی نەخۆشیەکە تێپەڕێنێت. دکتۆر لەرین دەڵێ بەهۆی پیشەکەیەوە بەرکەوتەی لەگەڵ توشبوانی کۆڕۆنا هەبووە پێشبینی ئەوەی کردبوو کە ڕۆژێک لە ڕۆژان خۆی تووشی کۆڕۆنا بێت. سپاس بخوا من ورەم زۆر بەرز بوو ئەمزانی ئینشەڵڵا ئەپەڕێنم ماڵەوەش زۆر پشتگیریان نەکردم. سپاسی زۆر بەرز دکتۆر سامان بەرزنجیەکەم دکتۆر سەباح بەرەوبەری تەندروستی هەموو ستاف و پزیشکانی خەستەخانەی تایبەت بە کۆڕۆنا. هەواڵی چاکبوونەوەی ئەم پزیشکەی سلێمانی بووە باسی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کوردستان و هاوسۆزیەکی زۆریان بۆ دەربڕی.
پەیامم بۆ هاوڵاتیان ئەوەیە کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن نەچنە قەرەباڵغیەوە و نەزانن کە کۆڕۆنا هەر ئینفلۆنزایەکی ئەتیادیە وەکو ئەو نییە فەرقیان هەیە ڕاستە زۆربەی زۆری پەتاکە بەبەسیتی ئەگرێت چاک ئەبێتەوە بەڵام ئەمە ڕاست نییە بۆ هەر هەمووی لەوانێ بەعزێک بە قورسی بیگرن پێویستیان بەوە بێت لە چاودێری ورد بمێننەوانێ یاخواانە خواستە بگاتەوە گیانیان لە دەست بن پێی لەبەرەوە زۆر زۆرورە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان ببن. لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ ژمارەی چاکبوونەوەی توشبوانی کۆرۆنا هەڵدەکشێت. دکتۆر لەرینیش یەکێکە لەو کەسانەی کە بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا سەرکەوتووە بە تەواویش چاک بۆتەوە. ئەمەش بووەتە جێی دڵخۆشی خەڵکی کوردستان کە وای کردووە ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. تۆرە لەنین دوو جار پاڵەوانە جارێکیان لەبەر ئەوەی کە پزیشکە و وەکو هەموو هاوپیشەکانی لەگەڵ کارمەندانی تەندروستی گرنگیان بۆ کەسانە داوە کە توشببووی ئەم ڤایرەسەن یان لە نەخۆشخانەکانە لە هێڵی پێشەوەن بۆی نەخۆشەکان چارەسەرکەن. جاری دووەمیش لەبەر ئەوەی توانی لەم جەنگەی بەرامبەر کۆڕۆنایە کە خۆی توشببوو بوو سەرکەوتوو بێ. هیوای سەرکەوتن بۆ هەموو پزیشکان و کارمەندانی تەندروستی لەسەر تاپای هەرێمی کوردستان دەخوازین و ئەوان هەمیشە ئەگەری توشببوونیان زۆرە بۆیە پێویستیان بۆ یەکە هەمومان پێکەوە هاوکاریان بین و پابند بین. خۆشەویستان دەچینە داتاکان ژمارەکان تایبەت بە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە تا ئێستا 324 کەس دەستنیشان کراوە بەهۆی کە هەڵگری ئەم ڤایرەسە بوون کە توشببوو بوون. بەڵام لەم 324 ئێستا 177 کەسیان لە ناو نەخۆشخانەکانن لە شوێنی سنتەری لەو سنتەرانن کە کۆڕۆنای لێ چاودێری دەکرێت و چارەسەری پێویستیان پێ دەدرێت لەبەر ئەوەی 144 کەس چاک بوونەتەوە لە هەموو هەرێمی کوردستان. بەداخەوە لەم سێ پارێزگای لەم 4 پارێزگای هەرێم تا ئێستا 3 کەس گیانیان لەدەستداوە کە ئەویش لە پارێزگای سلێمانی بوون. ئەم ژمارەیە بە پێی پارێزگاکان پێگومان ژمارەی توشبوون لە پارێزگای هەولێر مشت و مڕ و باس و خواسێکی زۆری لەسەر بوو. هەمووشتان دەزانین کە کێشەیەک یان بڵین پابند نەبوونێک ڕوویدا لە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر کە ئێستا پاش ئەم گرافیکە لەگەڵ بەڕێز دکتۆر سەرهەنگ بە وردەکاری زیاتر بزانین چی لە کارێزان ڕوویدا و چۆن بڵاو بوو و ئێستا بەڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر لە ڕێگای بەڕێبەراتی پاراستنی تەندروستیەوە چیان کرد و گەیشتونەتە کوێ چۆن بازنەکانیان فراوان کرد گوێ لە قسەکانی ئەوە گرین پاش ئەم داتایانە. لە هەولێر وەکووتمان 168 کە وەکو ئاماژەی پێدەگرێت 100 کەسیان بەهۆی ئەم پابند نەبوونەوە بوو بەداخۆ کە لە کارێزان ڕوویدا. ئێستا 130 لە ناو نەخۆشخانەکانن 37 کەسیان چاک بوونەتەوە و هیچ گیان لە دەستدانێکیش لەخوا بە زیابێت نییە. لە پارێزگای سلێمانی 120 توش بوو هەبوو خۆشبەختانە 93یان چاک بوونەتەوە تەنها 24 حاڵەت لە سنتەرەکانی چاودێریکردن و چارەسەرکردنی کۆڕۆنا ماوەتەوە بەداخەوە 3 کەسیش 3 هاوڵاتی خۆشەویست گیانیان لە دەستدا بەم ڤایرەسە. لە دوهۆک 15 توش بوو هەیە هەر لەوەتی لەو شارە هەیە لەخوا بە زیابێت 12یان چاک بوونەتەوە 3 کەیسیان ئێستا حالیان لە ژێر چاودێری پزیشکانی ئەو شارن و هیچ گیان لە دەستدانێک نییە. لە هەڵەبجەش بە هەمان شێوە هیچ کەس گیانی لە دەستناوە خۆشبەختانە بەڵام 21 توش بوویان هەیە کە ئێستا هێشتا 90یان کەیسەکانیان تازن چەند ڕۆژێکە حاڵەتەکان لەوێ زیاد بۆتەوە کە پێمان خۆشەکە پارێزگای هەڵەبجەش هاوڵاتیانی گرنگی بەم ژمارە بدەن و زیاتر پابند بن بۆی لەوە زیاتر نەکاو بە پێچەوانەوە ژمارەی چاکبووەکانیان زیاد کاکە ئێستا تەنها دوو چاک بوویان ماوەتەوە. ڕێژەکە لە نێوان نێرومی هەردوو ڕەگەز تا ئێستا لە هەرێمی کوردستان کە توش بوون 151.2 ئافرەتانن خانمانن کچانن ئەوانەی کە توشببووی ئەم ڤایرەسن بەڵام لە ڕگەزی نێر نزیکەی 149.8 ئەو هەموو ئەو ژمارانە پێک دێنن کە توشببووی ئەم ڤایرەسن بە جۆرەی تەمەنەکان 2 بارە و 3 بارە و چەند بارەش دەڵێنەوە. گرنگی تەمەنەکان ئەوەیە کە پێمان دەڵێ ئەم ڤایرەسە هیچ تەمەنێک ناناسێ هەموو کەس توش دەبێ هەموو تەمەنێک توش دەبێ لە هەر پێوەەر و زانست و شێوازێکی ژیان ئەگەری توشبوونت هەیە ئەگەر پابند نەبی و تەمەنەکان پێمان دەڵێ کە هیچ جیاوازیەک نییە لە نێوان کەسێکی گەنج و کەسێکی بەتەمەن بگرە لەوانەیە کەسە بەتەمەنەکە ئەگەر ئێمەی کەسانی ئەکتیف کە بەردەوام دەگەڕێن و دەسوڕێنەوە لیان نزیک نەبینەوە ئەوان
خۆیان زیاتر ئاگیان لە خۆیان نەبێ و ئێمە نەبینە هۆکارێک لەبەر ئەوەی بێگومان ئێمە هەمومان دایکمان باوکمان کەس و کارمان هەمومان خۆشمان دەوێن بۆی حەزیشمان لێ نزیکیان بینەوە بۆی خوانە خواستە باشتر وایە لە دوورەوە ینی هەواڵیان پرسین. بۆ وردەکاریەکانی گەڕێکی کارێزان وەکو ئاماژەم پێکرد میوانداری بەڕێز دکتۆر سەرهەنگ جەلال جانباز دەکەین بە خێربەی کاک دکتۆر زۆر سوپاس. بەڕێز وەکو بەڕێوەبەری پاراستنی تەندروستی لە پارێزگای هەولێر لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ماندوو بوون دەزانم گەڕەشی کارێزان کێشەیەکی گەورەی بۆ تیمەکانتان دروست کرد ئێوە لەوانەیە پلانتان بە شێوازێکی تر بوو بێ بۆ گەڕان بە دوای ڤایرۆسەکەیە بەڵام بەداخەوە ئەو ماتەمینیەی کە لە یەکێک لەیان لە دوو خانووی ئەو گەڕەکە ڕوویدا ئیشی قورسکردن ماندوو نەبن دەستان خۆش بێ. ئەلامەدی دکتۆرجان حەزمان لێ چیرۆکی ئەم مۆزوعە لە سەرەتاوە چۆن بوو ئێمە هاوکارانم نەخشەیەکیشیان ئامادە کردووە حەزمان لێ قسەمان بۆ بکەی لەسەر ئەم پرسانی کە لەوێ ئەنجام ینی دانرابوون کە پاش چەند ڕۆژێک لە بڵاوبوونەوەی لە هاتوچۆی خەڵکەکە چی ڕوویدایان. زۆر سپاس دکتۆر. بەڕاستی بیدایەتەکەی یەکەم جار حاڵەتی 6 لە هەولێر یەکەم کێسی کۆرۆنا تۆمار کرا دوای وردە ڕۆژانە کێسەکمان دەبوویان 2 ڕۆژ نەدەبوو تا 27 نەخۆشێک لە مەلا ئۆمەر هەستی بە کۆخە و تاوشتیوا بوو هاتە تەواری ناوەند ئی کۆرۆنا فەحسمەکەمان بۆ کرد دەرچوو پۆزتیڤە 27 چوین بردمانە نەخۆشخانەوە ئیتر بە دوواداچوونمان کرد بزانین ئەو نەخۆشە لە چێ گرتیتی هەر کێسێک هەبیت ئێمە بە دوواداچوونی بۆ کۆنتاکتەکانی دەکەین. دکتۆرجان تۆ ببوورە قسەش پێم تۆ شاشەکەی خۆتە هەر کاتێ ویستت دەتوانێت ڕوونکردنەوە ئەماشاکەی لە مەلە ئۆمەر یەکەم کێس لە مەلە ئۆمەر دەستنیشان کرا کە ئافرەتێک بوو بە دوواداچوونمان کرد چوین دیتمان ئەو ئافرەتە هاتوچووی کەسی نییە لە ناو مەلە ئۆمەر پرسیار وشتمان کرد گوتی ئەمن پێشی هەفتەیەک 21 مانگ تازیەیەک هەبوو ئی خزمێکی خۆیان چوو بۆ تازیەکەی شەوێک لەوێ مابەوە ئیتر لە مەلا ئۆمەر دەستمان پێ کرد زیاتر لە 50 نمونەمان وەرگرت لەو شوێنی ماڵی وان لە کۆڵانەکان لە بازارەکان هەمووی نەگەتر بوو کەواتە ئەو کەسە کەسی توش نەکرد بوو کەسی توش نەکرد بوو هاتی لەسەر ماڵی تازیەکەی کە لە کارێزان بوو لە تازیی کارێزان 22 ڕۆژ 3 ڕۆژ تازییان دانا 22 پرسە بوو یان دوو بوو ئەوە پرسەیەکەم بوو ئیتر دەستمان پێکرد بە وەرگرتنی نمونە لە ئەندامانی خێزانی ئەو ساحب تازیە لە ساحب تازیە دەرچوو مەزموعەیەک پۆزتیڤن تر دەستمان پێکرد بە دوواداچوونی بۆ جەنابەت ئامادەکە بڵێ هەر لە بەڕێستانەوە گرتووە بڵێ ئیتر دەستی پێکرد ئەوانەی کە لەوێ توش بوون لەو خێزانەی خێزانەکەش ماشەڵا گەورن خزم و کەس و ناسیاریان زۆرە چوین شوێنەکەمان وەرگرت دەوروبەرمان وەرگرت کێس هاتی زیاترمان بۆ دەرکەوت چوین سەردانی وێن دەرمان کرد دیتمان 2 ڕۆژی پاشی تازیەکی تر هەبووە هەر خزمی وانە و بەرامبەریانە ینی ئەو کەسانی کە سەردانی پرسە یەکەمیان کردو تیاندا هەبوو هیدون لە هەمان تازیی دووەمیش بەشدار بووینە و ئیتر خزم و کەسی وانیش هاتینە ئیتر فراوان بوو حەلقەکە باشە دکتۆر ببوورە ئێوە نەتانزانی زیرۆ کەیسیان کەیسی یەکەمی لەو پرسێ ئایا لە ئەندامی خێزانەکە بۆیان لەو کەسانە بوو کە سەردانی پرسەکەیان کردیە وڵی تا ئێستامە هەر بەردەوامی لێکۆڵینەوە دەکەین بزانین کێسی یەکەم لە چێ هاتی لەبەرەوەی خەڵکێکی زۆر لە شوێنێکی زۆر هاتینە ئەو شوێنەی تازیەکەش دیارە گەورە بووە دیارە هەر لەش دیارە کە ڕۆژهەڵاتی هەولێر بەگشتی ئەگە تەماشاکەی کارێزان نۆتوتاری باداوە شورتاوە مامۆستایان سنار ئەوانە هەموو لە یەک نزیکن لەگە 121 گوڵان ئەوانە هەموو لە یەک نزیکن یاین دەتوانن حتا ئەگەر ئەو کاتی قەدەغای هاتوچوو هەبوو بە پێیان هاتووی ئەو شوێنانە بکەن دوایە لە زانکۆ لە ژیان لە ڕۆشنبیری ئەوانە هەموو خزم و کەسی وانە بوون هاتووی هەبووە بڵێ لە ژیان شەهیدانیەشی لێبوویان زۆرە 25 خۆی ئەوی زۆرە کارێزان باداوە شورتاوە مامۆستایان ئەوانەش هەموو تقریبن منطقەکە نزیکەکن لەبەر ئەوە بۆ مامۆستایان ئاوا زۆرە بڵێ هەموو نزیکەکن خزم و کەسی خۆشیان هەموو لەو منطقانە نزیک یەک دانیشتینە لە شێخ ئەحمەد عینی حالاتمان هەیە دوایوی ئەمە طبیعی ئەو کەسانەی کە دەستنیشان کران هەر کۆی هەر هەمویان
شورتاوە هەشت بووە بڵێ بەڵێ شورتاوە هەشتا خۆی مامۆستایان زۆر بوو شێخ ئەحمەد شەشە شێخ ئەحمەد شەشە بڵێ ئاڵتون سیتی یەکە ئاڵتونستی یەکە یەکە ساعت بڵێ لە ئەوانە هەموو خزمن ڕۆشنبیری ئەوانە هەموو خزم و ناسیاوێ هەموو خزم و لاسیاری یەکدرینە ماشەڵە کچ و کوڕ و ئامۆزا و شتانیان زۆرە 120 گوڵاندە بڵێ زۆرە ئەوش ئەویش زۆرە شەهیدان یەکی لەیە بەڵێ بڵێ کانیگەنی کانیگەری پێنج پێنجی لەیەکە ئەو کانیگەنی تۆزە دوور نییە ینی ئەوێ و گوندی هەڵەجا ینی کانیگەنی لەگەر گوندی هەڵەجا گوندن سەر بەدەشتی هەولێرن وابزانم ژمارەی خان و ئەوکانیشی هەڵەجار کەم هەڵەجەی بچووک کە من بەڵام کانیگەری گەورەیە بەڵێ ئاڵتوستی تەنها یەک بوو بەڵێ اینجا پاشی هەموو ئەوانە خەڵکی تریشیان هەبوو لە سیدەکان ڕۆشنبیری شەش بەڵێ سیدەکان بەڵێ. کچێکی هەبوو ماڵیان لە گوندێکی گوندی سیدەکان دیارە لە ئەسنای تازی هاتبووەوە گەڕابەوە لەوێش سێ پۆزیتیڤمان هەبوو تر ئەمە کە کێسەکانمە دۆزیەوە بەڕاستی دەستمان پێکرد بە دوواداچوونی کۆنتاکتەکان ینی ئێوە پاش ئەوەی ببوورە کە چوونە کارێزان زانیتان چەند کەس هاتووەن یان داواتان لە خەڵکی خۆیان هاتن خۆی هەردوونەوە بوو نەوەیان بوو بە خۆمان بە دوواداچوونمان دەکرد دەمان پرسی کوڕی کچی زاوای ئەوانە سوودتان لە تەکنۆلۆژیاش وەردەگرت بڵێ هەمووی تەکنۆلۆژیایی نەخێر کامێرە و ئەوانە بلێ بە GPS و شتیوان نەخێنانە هەر بەس بە دوواداچوونی خەڵک و بەڕاستی خەڵکیش یارمەتی دەربوون هەندێکیان بەخۆیان هاتن پاشەوەی کە بانگەواز کرا ئەوی سەردانی ئەو دوو تازەیە کردیە بێ سەردامکە هەندێکیان بەخۆیان هاتن ئیتر چمان دەکرد تەلەن دەچوینە بەس با بلێن کارێزان لۆ باس کارێزان ئەوەمان هەموو وەرگر سامپڵ لە خۆیان دەوروبەریان کۆڵانی پشتیان کۆڵا حەلقەکەمان وردە گەورە کرد تا گەیشتینە ئاخر حەلقە 126 سامپڵمان وەرگرت کە هەمووی نەگەتیڤ بوو کە زانیمان ئیتر ئەو حەڵقە ئاسان نەبووە تەمان ئەوە بە چەندین ڕۆژ بە هەوڵ و کۆشتی چەند تیمی دڵسۆز بەڕاستی ئیشەکەەوە ئاسان نییە و لەو کۆڵانانە کە دەزانی کۆڕۆنای زۆریان لێبردن وەنیە دکتۆر سەرنج بڵێ وزەیەکی زۆریان لێبرد زۆر و ماندووبوونێکی زۆر بەڵام بەڕاستی بوێرانە ئیشەکەیان زۆر بە جددی و زۆر بە دڵسۆزی کرد دەستخۆشیان لێ دەکەم لێرەوە بەڕاستی ئیشێکی جوانیان کرد ئیشێکی باشیان کرد هەموو لای خۆش دوای کارێزان بەتەن باداوە دەمانگۆ ئەو کێسە هەیە دەچوین کۆڵانی ئەو کێسەی هەمووی پۆزیتیڤی تێدا هەبا فراوانمان دەکرد هەتا وەکو دەگەیشتینە ئەو شتەی کە نێگەتیڤ تاو ئیتر ئەوە حەڵقەیە تاو حتا لە بازارەکانی ناو ئەو کۆڵانان دوکانەکان فڕنیەکان هەر شتێک هەبا لەوانیشمان سامپڵ وەردەگرت نەخۆ ئەوانە هاتوویوانان کردبی ببنە سەرچاوەیەک لە بۆ توش بوون زائیدەن پاشتی ویش دەچوین هەموو ئەو شوێنانەشمان دەرشان بە دژە ڤایرۆس ماڵەکانیان کۆڵانەکانیان دوای ویش بەرگری شارستانیش هەستا بە هەڵمەتێکی فراوان بۆ ڕشاندنی ئەو شوێنانە لە هەر شوێنێک لەوانە چەندین سامپڵ وەردەگیرا هەتا دەبوونە نێگەتیڤ تا دوونێ ئەو هەشت کێسەی هەبوو ئەمڕۆ دیسان چوینەوە نزیکی زیاتر لە 100 سامپڵمان وەرگرت الحەمدوللا سامپڵەکانی ئەوڕۆ هەمووی نێگەتیڤ بوو خۆشبەختان گوندی هەڵەجا کانیگەری تیمەکانی دەشتی هەولێر دەستخۆشیان لێ دەکەم ئەوانیش هەستان عینی بە وەرگرتنی چەندین نمونە حتا کانیگەنی دوو نێشتون لە بەرۆی پۆزیتیڤەش تێدا بوو چون فراوانیان کردەوە حەڵقەکەی خۆیان ئەوانیش الحەمدوللا نێگەتیڤ بوو من پرسیارێک لە دکتۆر سەرنج لە جەنابەت بکەم ئەگەر ئەم بارودۆخی ئێرە نەبووایە ئەوە دەزانین ژمارەی توشبووان یەکجار وانە دەبوو بەڵام ئەگەر نەبووایە ئێمە ئێستا لەکوێ بووین چی ئێوە پلانەکەی ئێوە بە چ شێوازێکی تر دەبوو هەر بۆی بینەرانی خۆشویست بزانن کە ڕادەی زیانەکە ڕاستە بەهیمەتی ئێوە تا ڕادەیەک باش بازنەکەتان گەورە کردو و گەشتونەتە دوایە پرسیاری کۆنتترۆلەکەش دەکەین بەس چیتان دەکرد ئەگەر ئەمەی کارێزان ڕووی نەدابێ یعنی پابند بوون بە ڕێنماییەکان ڕێگای لەو کارە ساتەی دەگرت ئەمە لەو کێسانی کە لە کارێزانەوە دەرچوو مەجموعی 100 کێس یعنی ئێمە 168 کێسمان هەیە وەکو جەنابەت باس 100یان علاقەیان بەو تو تازیەوە هەیە دەکات 160 توشبوانی هەولێر نەتیجەی ئەو دوو تازیە بوو بەڵام الحەمدلله توانرا تەوەق بکرێ تەسەور کە ئەو 100 کەسە ئەگەر لە دەرێبان ئێستا چی زۆر بە زۆر سەحەتیان باشە وەکو ئاگاداری تەنها زۆر بە سوچی لەوانەیە کۆخەیان هەبی ئەو 100 کەسە لە دەرێبان ئەگەر تەشخیص نەکرابان نەدۆزرابانەوە کۆنتاکتەکانی وانیش لە کەرنتین نەبان
چی ڕووی دەدا 100 چەندت دەکرد هەریەکە لەوانەیە چەندی دییان توش دەکرد ئەوانی چەندی دییان توش دەکرد چی بە دووادادا هەر کەسێک لە بیدایەتەوە 2 هەتا 3 کەس توش دەکا و ئیتر ئەوانیش بەو شێوەیە ئیتر دەڕۆیش بڵێ ینی ژمارەکە تۆقێنەرە ناتوانانی باسیشی بکەیت ئەو وەختی بەڕاستی ئێستا وەکو جەنابەت باس کرد ڕۆژهەڵاتی هەولێری گرتەوە ئیتر ئەو وەختی زیاد دەبوو شوێنەکانی تریشی هەولێری دەگرتەوە تەنانەت ئەوەش پێ بڵێم خزمێکیان لە کەرکووک هاتبوو ئیت ساڵمان لەگەر بە ڕۆبایەت پاراستنی تەندروستی کەرکووک کرد چون 6 کەس بوون خێزانەکە کەرەنتینیان کرد یەک لەوان پۆست بوو منداڵێکی عمری 15 ساڵ هەر ئەوان بوون کە چوو بوونەوە وێندەر زۆر باشە ئێستا ئێمە ئەگەر تەماشای بارودۆخی پارێزگای هەولێر بکەین ئێستا هاوڵاتی دانیشتووی هەولێر ئەوێ لە دەمی تۆ گوێ لێ بێ لەو حرەکەی کە ئێستا کە جەنابەت باس دەکرد لەو چێو ماڵکردنە لەو ڕوو پێوکردنە لەو ینی بڵین کۆنتترۆلکردنێ دەتوانن چ ڕێژەیەک بە هاوڵاتیان بڵێن سەتا چەند مەترسی ئەو پرسانە نەماوە یان ئێشتا پێویستت بەوەیە کەسێکی تر ئەگەر ما بێ سەردانت بکایان بڵێ لێرەوە دەڵێم هەر کەسێک ئێستا جێ لەمەیە سەردانی ئێرە کردبی ئەو دوو تازەیە کردبی بابێ فاسی دەکەین بۆ مەسلحەتی خۆی و ماڵ منداڵی خۆی و شارەکەی خۆشی ئەوەی دوایە هێشتا کەسێک ما بێ و نەهات بێ وڵاهی بڕوا ناکەم بەڵام احتیمالیش هەیە ما بێت و خۆی مەسەن دەترسێ لەوانەیە بڵێ وڵا دەترسێم فەحز بکرێم دەربچم بە پۆزتیڤ نەترسێ ئەوە بالعکس دەستنیشان دەکرێت خۆی و ماڵ منداڵی دەپارێزین و عیلاجی تایبەتیش وەردەگری و شارەکەشی پارێزراو دەبی هاوڵاتیان بەڕاستی پابندبوونیان بە ڕێنمایەکانی تەندروستی زۆر گرنگە حەزم لێ لەسەر ئەو تایملاینەی کوردستان ئەگەر قسەیەکت هەبێ هەر لە دوی مانجی سێوە کە کەم حاڵەت وە پێما بێ لە سلێمانی دەستی ئەگەر لەسەر ئەوە شەرحێک شتێکت هەبێ پێمان بڵێ ئەو خەتە ئەوە ئەکە لە 22 سێ کە بەو شێوێ بەرەوە بەرز بووەتەوە فەرمووتۆ توانین نزیک بیتۆ لە شاشەکە شتێک لەسەرەوە بۆمان شەرح خۆی هەر پەتایەک بەڵێ کێربەتی هەیە کە دەست پێ دەکا ئەو کێربە ئەگەر وازی لێبینی ئیشی لەسەر نەکەی و کۆنتترۆلی نەکەی بە دوواداچووی لۆ نەکەی تەشخیص نەکەی بە کوتوپڕی بەرز دەبێت بەرز دەبێتەوە تا زۆربەی زۆری خەڵک دەیگری دوایە دێتەوە خوارێ ئەو ئەتیادیە ئەگەر ئیش نەکەی ئەو بەرز بوونەوەیە دەتوانی بەجێ بێڵی لەوانێ بە ماوەیەکی کەم بەرز دەبی ژمارێکی زۆر توش دەبی بەرامبەری ناتوانانی عیلاجیان بکەین ناتوانانی تەشخیصیان بکەین ناتوانانی داخلیان کە عیلاجیان بدەیتێ بە دیار کەوتووە ئەگەر ئەو کێربە وا بەرز بێتەوە بێتە خوارێ نسبەی مردن هەر لە کۆرۆنا لە چەند وڵاتە دەگاتە 12 ئەگەر هات و لێگەڕای ئەو کێربە واتوو لە بەرۆی لە کۆنتترۆل دەردەچێت ئەو کارانی ئێمە حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی دەیکات ئەتو ناتوانێت ڕێگەی لە نەخۆشی بگری لە بەرەوەی ڤایرۆسەکە هاتیە و هەیە خەڵکیش هەیە بەرگریان نییە بەرامبەری ئیتر دەیگرن بەزەمە چ دەکەین ڕێنگرتنەکە لەژێر کۆنتترۆلبی محاولە بکەین ئەو خەڵکانی کە دەیگرن بە کێربێکی نزم بەرز بێتەوە لەو بەرزبوونەوەی پێت باشە یان دەکرا باشتر بواە ئەو 100 کێسە نەبە بزانە لە چێ ئەمە لێرە بووین ئەگەر 324 ینی تقریبان ئاها دەهاتە لەو ئاستە دەبوو ئەوە لێرە دەبووین ینی ئێستاش الحەمدوللا تقریبان احتیوا ینی ئێوە نەتان هێشت ئەو حرەکەیە بکە وەکو جوالانەیە کە ئەگەر چەند بەسەریعی دێتەوە و دەڕاتەوە زۆر ڕاستە ئیتر دەمانێت ئەو کێربە هەروها ئەگەر هەدشتی وردە بەرز بێتەوە لەژێر کۆنتترۆلی سەحەبی لەژێر کۆنتترۆل دائیرەکانبی لەژێر بە گوێرەی ئەو ئیمکانێتی کە هەیتمان بە گوێرەی وەیبی داخلیان کەین عیلاجیان کەین کۆنتاکتەکانیان کەرەنتینکەین ئەگەر ئەوها بڕۆین وردە خەڵکەکە توش دەبی ئیتر دەگاتە مستەوایەک دا لە بەزیتەوە لەوانەیە کێربەکە تا دێتەوە خوارێت تۆزێک فترەی زیاتر ببە چی ئەگەر ئەوی زوو بەرز دەفتێتە خوارێ فترەکە کەمتر دەبی بەڵام بەڵام زەرەرەکانی کەمترە طبیعی زەرەری کەمە ڕێژەی مردنی کەمە احتیمالی هەیە لەو شتەی خەڵکانێک کەرەنتینەکە تەسیریان لێ بکە قەدەغێ هاتوو زوو تەسیریان بکە بەڵام ژیانی یەک نەفەر بەرامبەر ئەو شتانە بەڕاستی مقرر ناکرێت پاش هەندێک گرتە ڤیددیۆیی پرسیارێک لای خەڵک دروست بووە یان قسێکی سەری هەڵداوە کە دەڵێ باشە ئەوانە هیچیان نییە بۆ لە نەخۆشخانن ینی
وەڵامی زانست و زانستی پزیشکی و بەڕێوەبەری پاراستنی تەندروستی هەولێر چییە بۆ ئەو قسەیە؟ بەڕاستی ئەو توێژینوانەی کە کرایە دەلێ زیاتر نزیکەی 180یان بەو نوعی دەبی ینی بە بەسیتی دەیگرن کۆخەچی کەم 120یان 115یان مامناوەند دەبی 105یان تون دەبیت بەڵام ئەوەش لەبیر نەکەی لەو 180ە کە ئێستا سەحەتیان باشە احتیمالی هەیە 110 تا 20 ببنە ناوەند یعنی ئەتوانە تاخل دەکەی یەک لەژێر چاودێری خۆتە عیلاجی دەدەیە تا زوو چابنەوە دووش ڕێگا نەدەی ئەو 110 تا 20 لەوانە ببتە ناوەند و نەش بنە سەرچاوە بۆ خەواکید دەش بنە سەرچاوە لە بۆ زیاتر بڵاوبوونەوەی نەخۆشی ئێستا ئەو تەجروبەی کە هەیە حتا ڕکۆمەندێشنەکانی WHO چ دەلێ بە دوادا بگەڕێ بە دوادا بگەڕێ دەبدوادا بگەڕێ ینی فەحسکە و فەحسکە تا بیدۆزیەوە کە دۆزیتەوە عیلازیکە کۆنتاکتەکانی کەرنتینکە تا ئیمکانێتت هەبی لە خەستەخانەدایانێ تا ئیمکانێتت هەبی زۆر وڵات هەیە پێیان دەڵێ بڕۆ لە ماڵێ دانیشە ئەگەر وەچت خراپ بووەرەوە بەڵام ڕیکۆمەندێشنی WHO دەلێت تا ئیمکانێتت هەیە داخلیانکەی داخلیان ئەگەر ئیمکانێت نەما ئەوە ئەگەر هاوڵاتیان پابند بن ئەو ئیمکانیەتە دەمینێ ئەکید ئەگەر هاوڵاتیان پابند بن مثلا یەک پێشێلکاری چی کرد ببتە 2 3 4 چی لێ دێ ئێستا چەند گەڕێک لەمانە داخراون دکتۆر سەغێن ئێستا ئەوانە سەر نەخشەکان تقریبا هەمویان داخراون غیری مەلا ئۆمەر نەبی لەبەرەوەی هیچی لێ دەرنەچوو داخرانەکە بەمانای کوارەنتینە یان داخراینە لۆچ داخراینە تاوەکو ئەمە ئەو ئیجراتانی خۆمان بە جوانی و ڕێکپێکی بکەین بزانین چەند بڵاو بوویتەوە ڕێگاش نەدەین بڵاو ببتەوە ئەلحەمدولیلا ئەوڕۆ هەمووی نەگەتیڤ بوو ئیشاڵڵە تاس بە و دووزبەیش نێگەتیڤ بوو ئیتر دەتوانرێ ئەو داخستنە وردە هەڵگیرێ بەس بەڵام بەخۆی ئەسڵەن قەدەغی هاتوچووە هەڵگرتنەکە بە شێوەیەک بی ئەوانە وەکو بە کەفی خۆیان دیسان هاتوچوو نەکەن و بازار بکرێتەوە لەوێ ینی وەکو قەدەغی هاتوچوو ڕێنمایەکانی داخستە جێبەجێ بکە بۆ نمونە کەسێک خەڵکی کارێزان بێ ئەتوانێت بڕاتەنەوە چواری باداوە ئێستا قەپات کرا ئەگەر بە پێش بێ بڕات داخراوە داخرایە بەڵام سبەی دووزبەی دەتوانێت بەڵام ئەو هاتوچوونەش نەگەڕێتەوە وەکو پێشەوەی تازیەکە دانڕامانای کرانەوەیکی زۆر بووە ینی تا پێیان بکرێ هەرکەس لە ماڵی خۆی بی کاری پێویست بێتە دەرێ پێدوانیە بەشێک لە هاوڵاتیانیش سەرڕایەوەی کە پابندن لە ماڵەکانی خۆیان ئێوە بە چ شێوەیەک پێتان ڕابگەێنێ بڵێ کاکۆڵایی فلان کەس لە کۆڵانەکەی ئێمە چونکە ئێستا لەوانەیە من دڵنیام دانیشتوانێکی زۆری گەڕێکی کارێزان دڵیان تەنگە لەبەرەوەی کۆمەڵێک کەس پابند نەبوون بە هەموو لەسەر گەڕەکەکەیان کەوتووە ئەوانیش حەزیان نەکرد ئێستا لەسەر ئەم نەخشەیە ناوی گەڕەکەکەیان نەیە ئەوەی تر بە هەمان شێوە پێتوانیە بەشێکیشی لەوەی کە زوو خەبەر بدرێتە لایەنە ئەمنیەکان یان کەسانی تەندروستی یان لایەنە تەندروستیەکان پێتان بڵێ فلان ماڵوەڵا بابەتەمان پرسەیەک دانێن یان قەرەباڵغیەک لێ دروست بووە ئەوە ئەکید شتێکی زۆر مهمە ینی بەڕاستی لە کۆڵانەکان مختار هەیە ئاسایش هەیە ئی منتیقا دەتوانن ینی کۆنتترۆلی ئەو هەرێکە و سنووری خۆی بکات هەولێر چارەکی گەورەیە هەرێکە و سنووری خۆی بکە و هاوڵاتیش بەڕاستی ئەرچی خۆیتی لەسەر شانیتی کە خەبەر بدە نەلێ وەڵا عیبە و ئەوە خزمە و گزیرانە لێمان عاجزە بن دوای نەزان بەس یەک دەمە یەک شتیش بلێم ینی کارێزانە هەر یەک لەو کۆڵانانە نەخۆشیە لێ تێدا بڵاو بوویتەوە نەبێتە عیبەک لۆیان ینی زۆر دەبتە عیبەیەک وەڵا کارێزانە یان فلانە نەخێر ئەوە عیبە نییە ئەوە نەخۆشیان ئێمە ینی ئەگەر بڵین سروشتی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی عاتیفی و حساسی یعنی ئەو شتانە هەندێک جار کە پێویست نییە تەسیرێکی وامان لێ بکە نەخۆشیەکە و خوا نەخواستە دەردی تۆڵێ ینی شتێکی وانە کە بڵێ مایە عیب و شوور بەڵام هەر لەوانەیە جۆرێک لە جۆر متأکیدم ئەگەر کەسێک ماڵی لە کارێزان بێ پاش 20 ساڵ تریش لێوێ نەما بێ ئەم حەدەسەی لەبیر ناچێتەوە ئێمەش لەبیرمان ناچێت بەس نەبتە ستیگما و عیبە لە سەریان نەخۆشیەکە ڤایرۆسە با بڵێن غەڵەتەشیان کرد تازەیان دانا بەڵام غەڵەتەکە بەڕاستی گەورە بوو الحەمدولیلا توانرا ینی احتیوا بکرێ و زیاتر نەبێت الحەمدولیلا ینی ئەوە شتێکی باش بوو ئیشاڵڵا کێرڤەکە هەروە دەمینێ و دەگەینە نهایەت بە ساغ و سەلامەتی هەموو لایەک دەردەچن بە کەمترین زیان ئەوە پرسە بوو ناخۆشی بوو حتمما خەڵکێکیش لەوانەیە وەک خۆشیان ئاماژیان پێکرد ینی نەئەتوانیەوە بڵێن مێ نەژوورەوە یان مەسەلەن ئەوە شتێک بڕوویدا
بۆ مەسلەی من ئەمڕۆ خۆم لە ڕێگا دەڕۆیشتم بوو کوزاوایەکم بینی بە تاقی تەنیا بوون لەگەڵ وێنەگرێکە ژنهێنان و ئەوانش یاعتیادی ئێستایان ئەویش ژینینان ئەگەر بە تاق و تەنیا و بچێت هەڵا هەردووشیان بوون و کامێرەمانێکیش ڕاستمی دەگرتن لە دوورەوە هاتبوونە شوێنێکەوە ئەوە ئەتیادیە ژیان دەبی بەردەوامبی ژیان ڕاوی ڕاوەستی بەڕاستی ڕاستە زروفەکی ناخۆشە و غێر ئەتیادیە تێدا تێدەپەڕین بەڵام دیارە ئەو برادرە زۆر ڕاوەستایە و چارەی نەبوو بەڵام دەستخۆشی لێ بکرێت کە بەتەنەیە و فعلەنیش تازیە و خۆشی و ناخۆشی خڕبوونەوەی لێ خراپە شتێکی تریش هەیە لە ناو کۆڵانەکان یاری دەبینی قەدەغای هاتووە دادەنیشن پێکەوە هەموو برادری یەکدرینە شەوی لە ماڵێکی ماڵی یەکەش دادنیشن ئەوەش نابی یا لە کۆڵانەکان دادەنیشن گەمەی مەثڵەن کۆنکان و دۆمینە وشتیوا دەکەن ئەوانەش هەمووی خراپە بەڕاستی مەفروض وایە لە خەتەری وەزعەکەی تێ بگەن ئەو نەخۆشیە و ڤایرۆسە نەلێن وەڵا ڤایرۆسە چییە و نامانگرێ و نەخێر ناوەڵا هەموو ئینسانێک معرەزە هەستێکی زۆر ناخۆشیشە کە تۆ سەردانی ماڵێککەی دوایە ئەو ماڵە پۆزتیڤێکیان هەبێ ئەوان لەوانەیە بڵێن تۆ سەرچاوەکەی بووی وەنیە ینی ئەوانش هەمووی مخەلەفاتی ناخۆشی لەکەی دێستا لەوانەیە بڵێ ئەم لێرە گرتی تماویش بڵێ ئەتو لۆ منەتینا بتە ناخۆشیەکیش ڕاستە بە باشتر وایە ئێستا تەلەفۆن و مۆبایل ئەلحەمدوللا ئەو شتانە زۆر ئاسانی دەتوانی سەرخۆشی لێ بکە هەتا دەتوانی بە چات و بە ڕسم بە سوڕەش قسەی لەگە بکە بڵێ بە خۆتان خۆش بن سەرخۆشی لێ بکە یانیش پیرۆزبایی لێ بکە بە باشتر وایە ئەو فترەیە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەت جێبەجێ بکەین تاوەکۆ ئەزمەیە تێدەپەڕی ئینشاڵڵا. دکتۆر سەرهەنگ جانباز بەڕێوەبەری پاراستنی تەندروستی لە بەڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر زۆر سوپاس بۆ زانیاریەکانت سەرکەوتوو بوون دەستان خۆش بێ و ماندوو نەبوو. زۆر سوپاس بۆ دەستان خۆش. لە ئەمریکا ژمارەی ئەو کەسانەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە زیاترە لە نەخۆشیە درێژخایەنەکان. ڕۆژنامەی نیوزویک بڵاوی کردوتەوە بە گوێرەی ئەو داتا و ژمارانەی ئاشکرا کراون ڕۆژانە 1970 کەس لە ئەمریکا بەهۆی کۆرۆنا گیان لەدەست دەدەن کەچی ژمارەی حاڵەتەکانی گیان لەدەستدان بەهۆی نەخۆشیەکانی دڵ 1970 حاڵەتە و ژمارەی ئەوانەی کە بەهۆی شێرپەنجەوە گیان لەدەست دەدەن بریتە لە 1641 حاڵەت. تا ئێستا زیاتر لە 9 ملیۆن کەس لە ئەمریکا تووشی کۆرۆنای نوێ بوون و نزیکەی 17,000 کەسیش بەهۆی ئەم ڤایرۆسەوە گیانیان لەدەستداوە. خۆشەویستان ئێستا گفتوگۆ لەگەڵ یەکێک لەو پزیشکە کوردانە دەکەین کە لە وڵاتی بەریتانیا کاریان پسپۆڕیان هەیە لە نەخۆشیەکانی هەناسە و سنگ بە تایبەتیش لە شاری لیدزە لە بەریتانیا کە ئەویش دکتۆربانە هۆشمەند هەورامیە. دکتۆرە ئێوارە باش بارودۆخی بەریتانیامان پێ بڵێ چی دەگوزارێت لەوێت چۆن ئێوە نەخۆشەکانتان دەبینن بە تایبەتی کە تۆ پسپۆڕیەکەت ئەوەیە پسپۆڕی نەخۆشیەکانی هەناسەدان. ئەو کاتت باش دکتۆر هەست زۆر سپاس لە بۆ دەفەتت سڵام هەیە لە بۆ خۆت و کارمەندان و بینەر و بیسەری بەرنامەکەت و دەستخۆشیتان دەکەم. زۆر سپاس. بەڵێک من لە شاری لە وڵاتی بەریتانیا دادەنیشم لە شاری لیدز دەوام دەکەم وەکو دکتۆرێکی شارەوانی لە بەشی هەناسە و بەشی هەناو ماوەی 7 ساڵە دەوام دەکەم و ساڵێکم ماوە دەبم بە ڕاوێژکە لە بەشی هەناسە. لە خۆشتان لەوانەیە ئاگداری ژمارەکانی شاری بەریتانیا بن کە ئێستا لە بەرەو زیادبووندایە. ئێستا ئەوڕۆ گەیشتە ژمارەی توشببانگ وە 70,000 کەس و بەداخەوە ئەوانەی کە گیانیشان لەدەستدایە بەرەو زیادبوونە ئەوڕۆ بووە 9,000 کەس. بەڕاستی خۆمان دەزانێت ئەو ڤایرۆسە ڤایرۆسێکی نوێیە کە هیچ وڵاتێک زانیاری و شارەزاییش تەواوی بەرامبەر ئەو ڤایرۆسە نییە. هەموو وڵاتێکیش تا ئێستا مەسەلەن گلەیان لێکرایە ئایا کەمرەخەمیان کردیە بەرامبەر تەشارکردنی ئەو ڤایرۆسە یان ئەوەتە ڕێنماییتیان بەکار نەهێنایە تاوەکو کۆنتڕۆلی ئەو ڤایرۆسە لەدەست بدەن. بەس بەڕای من کە وەکو یەک لە دکتۆرەکان کە لە بەریتانیا دەوام دەکەم هەتا ئێستا بەریتانیا ئەو پێداویستانەی کە ویستیەتی کردیوەتی بۆ نمونە هێڵی ئاسمانی بەریتانی یەکەم هێڵی ئاسمانی ئەوروپی بوو کەوە گەشتەکانی بەرە وڵاتی سین ڕاوەستات کە لە 29 مانگی یەکی ئەو ساڵەکە بوو
و هەروەها بەریتانیا پسپۆری شارەزایی زۆری تێدایە کە لە ئاستی نێودەوڵەتین کە هەموو ئەوانە بە بەردەوامی ئامۆژگاری دەن بە حکوومەت هەموو قەرارێکی حکوومەت کردیدا لەسەر بناغەی زانستیە و لەسەر ئامۆژگاری ئەو پسپۆرانە ڕاوەستایە و کات و سات و توندی ئەو کوارنتینەی کەوە لە بەریتانیا دەستی پێکرد هەموو بە هەنگاو و بە حیسابات بوو لە کاتێکی وایان کرد کەوا بتانن بە باشترین شێوە هۆکار ئەوەی باش بتن کاتێکی باش بە تاوکو کۆنتترۆلی ئەو ڤایرۆسی بکەن. بەس باش بوو یعنی دکتۆرە ئەو ڕێوشوێنانەی کە گرتیانە بەر ئایا یعنی زوو بوو یان درەنگ بوو چونکە وەکو خۆت دەزانی بەریتانیا ئەو وڵاتەیە کە سەرۆکوەزیرانەکەشی توشببووی ڤایرۆسی کۆرۆنا بوو پێم وابێ لە ژێر چاودێری چڕهاتە دەرەوە و ئێستا لەو نەخۆشخانەیە ماوەتەوە پێ دوا بوو زوو بوو یان درەنگ بوو یان دوا کەوتن یان فعلن بەتەمای ئەوە بوون کە بەرگریەک لە ناو کۆمەلگایە دروست بێ بەس گەڕانەوە لە بڕیارەکەی خۆیان. ڕاستە زۆر بڵێ ئەو باسە هەیەکەوە باسی هێرد ئیمونیتی دەکەن کەەوە توش جەنابەت ئەوەت کرد باست کرد ئەوە حکوومەتی بەریتانیا دەرێ ئەوە نەزەری بووە کەوا بەرنامەی حکوومەت نەبووە هەرەوە زاناکان باسییان کردووە کەوا یەک نەزەڕیەکانەوەی هێرد ئیمونیتیە کەوا خەڵک مەناعی پێیا بکاتن و با خەڵک توش بتونێتە مەناعی پێیا بکە بەرامبەر ئەو ڤایرۆسە. بەڵام لە خۆمان دەزانین ئەو ڤایرۆسە نوێیە کەسێک شتێکی زانیارێکی وای نییە بەرامبەر ئەو ڤایرۆسە ئایا زوو کوارنتینەکەیان بکردبە یان درەنگیان کردبە ئیسیفادەکەی کەمتر دەبوو یان زیاتر دەبوون. ئەوانیش ئەو کوارنتینیان کە کرد هەموو بە هەنگاوە بە حیسابات بووە هەتاوەکو لەو کاتێک دیتیانە تاوەکو کاریگەرێکی زۆرتری هەبی لە کۆنتڕۆلکردنی ئەو ڤایرۆسە و وەکو دەرکاری سلبیشی نەبیتن لەسەر مەسەلە ناحیەی مادی و ناحیەکانی بە زیاتر ئەوە بووە پسپۆرەکان وان پێزانێت لەو کاتە شێوازی ئابووری و کۆمەڵایەتی ئەوروپا هەمویان بێگومان سەرڕای ئەوەی کە خەمی خەڵکی خۆیانە خەمی لایەنە ئابوووریەکەش بووین بابینە سەر پسپۆڕێتیەکەی خۆت دکتۆرەبانە ئەمەوێ بزانم ئەم ڤایرۆسە کاتێک کە تووشی کەسێکە بێ بێگومان هەر با لەو پرسیارە دەست پێ بکەین ئێمە زۆربەی حاڵەتەکانمان خۆشبەختانە لە هەرێمی کوردستان حاڵەتی نیشانەکانیان سووکن ئایا لە بەریتانیاش هەر بەو شێوەیە یان شێوازی توشبوونەکەی بە بڵین کاریگەرێکی زیاتری هەیە لەسەر سیەکانی کەسی بەریتانی. بەڵێ ئەو نەخۆشانەی کە تووشی ئەو ڤایرۆسە دەبن لە تاین بیانکەینە سێ جۆر نەخۆش هەندێک نەخۆشیان هەیە بەس هەڵگری ئەو ڤایرۆسەنە هیچ نیشانەیان نییە و هەندێک لە نەخۆشەکانیش بەش تەنها نیشانەی سووکیان هەیە کە ئەو دوو جۆرە نەخۆشە لە 80% ئەو نەخۆشانە پێک دەهێنن کەوا پێویستیان بە داخلبوونی خەستەخانە نییە. بەس بەشی سێمیان ئەوەیە تووشی نەخۆشی هەوکردنێکی زۆری سیەکان دەبن و پێویستیان بە داخلبوونی خەستەخانە هەیە و ئەوانە لە 15% خەڵکەکان و لە 5% پێویستی بە داخلبوونی فریاکەوتن و عنایە مڕەکەزە دەبیتن. ئەو نەخۆشی کە ئەمە لێرە دەبینین بەڕاستی ژمارەیان زۆرە و کە ئەوانەی کە ئەمە لە مستەشفای دایانبینین بەڕاستی وەزعیان مەسەلەن زۆر بە توندی دەیگرن و زۆر بەشیان ئەوانە مثلا ئەمریان گەورەیە یان نەخۆشی تریان هەیە وەلەو لە بیرمان نەچی کە زۆر نەخۆشی دەبین کەوا گەنجن هیچ نەخۆشێکیشیان نییە هاتینە مستەشفای و زۆر بە توندی ئەو نەخۆشیان گرتیە و زۆر باش مۆی پڕ هەڵکردن بووینە. ئەو نەخۆشانی کە تۆ بینیوتن کە توشببووی کۆڕۆنان هەمویان ینی با بڵین لەو بەشەی کە نیشانیان هەبووە یان پێویستیان بۆ کە سەردانی ئێوە بکەن ئایا کۆکە و هەناسە تەنگیەکە یعنی وەکو بڵێ بە ئینگلیزی کاڵێ ماندەتەری بووە یان 100% هەیان بۆ ئەوانی کە نیشانیان هەبووە یان دەکرێت کۆکەکە بە شێوازێکی تر بێ بۆ نمونە خەڵک هەیە پرسیار دەکات دەڵێ وەڵاهی من کۆکێکم هەیە ئەگەری ئەوە هەیە لەوانەیە نەخۆشێکی تر بێ کۆڕۆنا نەبێ. بەڵێ کانە ئەمە برین لە مستەشفای داوام دەکەین لە ناحیەی کۆمیونیتیش مەسەلەن ئەو دکتۆرانەی کەوا دکتۆری عایلەی پێدرێن نەخۆشەکانی ئەوانەی کە بە سووکی دەیگرن ئەوان بەڕێیان دەکەن ئەو برنکاتیانەی کەوا پێویست دەکات نەخۆش بێت خەستەخانە ئەوەیە
تو تایەکی بەردەوامت هەبیتن و دوای حەڵۆش ئەو تایە هەر بەردەوام بودانە بێزیتن یان تەنگە نەفەسی توش ببیتن یان ئەوە تا ئۆکسسیجینی لەشت کەم ببیتەوە ئەگەر مەسەرەن ئەو نەخۆشە بێتە لای دکتۆری ئاعیلە لە دەرەوە ئۆکسسیژنەکەی پێوایە ئۆکسسیژنەکەی کەمە ئەو پێویستی بەداخلبوون هەیە یان ئەوانەیە کە تووشی تەنگە نەفەسی دەبن دەبی بێنە خەستەخانە ئەمە ئەو زیاتر ئەو نەخۆشانە دەبین کەەوە پێویستیان بەداخلبوون هەیە زۆر باشە ئەو بەڵێ لە پشتەوە ئاڵای کوردستان دەبینم دەمەوێت بزانم وەکو پزیشکێکی کورد کە لە بەریتانیای لەوێ خزمەتی مرۆڤایەتی دەکەی پامی تۆ چییە بۆ هاوڵاتیانی ئێمە بە تایبەتی ئێستا گەنجانی وڵاتی ئێمە دەڵێ لەگەڵ کوارەنتینکردن کافتریامان نەماوە شوێنی نێرگەلە کێشانمان نەماوە ڕەمەزان وا دێ نازانین چی بکەین پامی تۆ چییە بۆی کە لەخوا بەزیابێکە ئەو بارودۆخی ئێستا لە کوردستان هەیە وەربەراود لەگەڵ دەرەوەیە ئەوها بە باشی بهێڵینەوە بەڵێ هەتا ئێستا کوردستان الحەمدوللا مەسەلەن ئەو ڕێگانەی کە گرت زۆر بە باشی کۆنتترۆلی ئەو وەزعی کۆرۆنایی کردواتە ڕێگەی بگرێتن نەتانیەوە بەو نوعی بڵاو بکەوە وەکو وڵاتەکانی جیهان ڕێنمایەکان لە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی ئەمە کە لێرەینەوە هەر دڵمان لای خەڵک و کەس و کار و برادەر و خەڵکانی هەرێمی کوردستانە ڕێنمایەکانەوەیە کارەکەم پابند بن بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی کەەوە بە هاوکاری WHO مثلا ڕێکخراوی جیهانی تەندروستی جیهانیەوە وەرگیرایە نەسیحەتەکان ئامۆژگاریەکان ئەوەیە کەوا لە ماڵەوە بوونیان دەزانم ئەوە مثلا تەحملی دەوێت و سەبری دەوێت هەتا ئێستا زۆر بە باشییان هینایە و بە باشی تەحملیان کردە و ئێستش بەردەوام بن لەو تەحملکردنە چونکە شتێکی کاتیە یعنی ژیان دەگەڕێتەوە سەربار و دۆخی ئاسایی بەڵام لە دەستدانی خۆت منداڵت کەس و کار ئەو شتانە ناگەڕێتەوە لەبەر ئەوە مانەوەتان لە ماڵێ ئەوە وا دەکاتن ئەو زنجیرەی گواستنەوەی ڤایرۆسەکە لە یەکێکەوە لە بۆ یەکێکی دی بپسرەنگێت چونکەمە دەزانین ئەو ڤایرۆسە کە توش یەکێک بێتن ئەوە ئەو شخصە دوو کەسنی لە بۆ سێ کەسی دی توش دەکاتن وای لێ دەکەن ژمارەیەکی زۆر لە کەسان توش دەبن بە بۆنەی یەک شخصەوە ئەگەر ئەمە ئەو زنجیرە دا بسێنین وا دەکە ژمارەی توشبان کەم بکەوە و هەروەها مەسەلەی مەتەن پاکوخاوێنی دەستشوشتن وا بزان ئەو دەستانەتان دژمنی خۆتان لە دەم و دەمچاوتان نزیکی مەکەنەوە ئەنی هەتا ئێستا بەڕاستی هەرێمی کوردستان زۆر بە تەحمل بوونە و ئێستش داواکارم ئەو تەحملیان بەردەوام بێتن و هەردەم شتێکی کاتی دەبیتن و هەتا ئەو ژمارانە کەم بکەنەوە تاوەکو فشار لەسەر کارمەندانی تەندروستی و نەخۆشخانەکان کەم بکەنەوە و ژیانی خۆیان و کەس و کار باشە کاتێکی باشە بۆ وازهێنان لە نێرگە لەو جێرە پاشەوەی کە هەموو ئەو کافتریانەیە ئەو شتانی ینی بڵین بە تایبەتی نێرگلە کە زۆر دەکێشراوە بوو بە خویەک و تەنانەت هۆکارێک بوو بۆ کۆبوونەوە و نزیک بوونەوەی گەنجەکانیشمان یان خەڵکانی تریش ینی هەیە مەسەلەن ببوورە هەیە چەند ساڵێک کە دەکێشێ ئێستا گەروازی لەبێنێ سوودی پێدەگەێنێ بەڵێ جگەرەکێشان ئەگەر ئەمە پرسی ئەمە دایمە لەگەڵ ڕێینە جگەرەکێشان لەبێ ڕابوەستە چونکە جگەرەکێشان بەڕاستی دیەکان بەرەو کزی و بەرەو سستی دەباتن خاستن لە ئێستا لە کۆڕۆنا هەیە وا دەکە ئەو خانانەی سیەکان زۆر بە ئاسانی دەرگا بکاتەوە لە بۆ ڤایرۆسی کۆڕۆنا وا دەکات توشبوونی هەڵکردنی توندیان بکاتن هەروەکو پێی تۆژینەوەکانی لە ووهان کراوە لە شاری وڵاتی چین ئەوانەی کە جگەرە دەکێشن چانسی توشبوونی هەڵکردنی تند و مردنیان زۆرترە لەوانەیە کەوا ناکێشن و ئێستا کەش درەنگ نییە ئەگەر جگەرە بچێشی هەر ئیسیفادەکەی هەیە ئەگەر ئەوەکە مەسەلەن هەر لەسەر سنگیش نییە تەسیری ئەو جگەرە کێشانە لەسەر هەموو بەشەکانی جەستەی مرۆڤ هەیە هەروەها بزانین کەوەکەوەی جگارە دەکێشێتن لەو ماوەیە کاری دەست لە بۆ دەمبردن وارە ئەوەش خۆیەکە دەبێتە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە چونکە بەردەوامی دەستن لە دەم چاوت نزیک دەکەیەوە و بە تایبەتی نێرگلە و جگارە ئەگەر هات و ئاڵوگۆڕ بکرێت لە مابینی کەسەکانە ئەوەش چانسی گواستنەوەی ئەو ڤایرۆسە زۆرتر دەکات بەڕاستی ئامۆژگاریەکەوەیە ئێستش درەنگ نییە کاتماوە لە بۆ ڕاوەستانی و کاتێکی
پێرفێکتە لە بۆ ڕاوەستانی جگەرەکێشان. هیوادارم توانین ئەو کەسانەی کە نێرگەلە و جگەرە دەکێشن زمانی کۆرۆنا بۆ بخوازنەوە واز لەم خۆبێنن. دکتۆرە بانە هەورامی لە شاری لیدزەوە لە بریتانیا و لەگەڵمانە بووی. زۆر سپاس بۆ زانیارەکانت، زۆر سپاس سەرکەوتوبی بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی بۆ هەر کەسێکە لە هەر شوێنێک بێت. زۆر سپاس لە بۆ کاتتان دەستخۆشتان دەکەم ئەو کاتتان باش. بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڤایرەسی کۆرۆنا لە نێو ناچێت. لە نامەیەکی ئەندامانی ئەکادیمیای نیشتیمانی بۆ زانست بۆ کۆشکی سپیدا هاتووە تا ئێستا یەکلا نەبۆتەوە ئایا بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڤایرەسی کۆرۆنا لە نێو دەچێت یاخودنا. لە درێژەی نامەکەدا هاتووە چەند بەڵگەیەک دەریان خستووە لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و شوێنە شێدارەکاندا ڤایرەسی کۆرۆنا چالاکتر دەگوازرێتەوە. ئەمەش بەندە بە ئاستی بەرگری لەشی کەسەکان هەر بۆیە بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما نابێتە ڕێگر لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرەسی کۆرۆنا. لە نەخۆشخانەیەکی تری ئەمریکا بە چەپڵە خۆشحاڵی خۆیان بە چاکبوونەوە و دەرچوونی نەخۆشەیەک دەردەبڕن. لە نەخۆشخانەیەکی ویلایەتی جۆرجیای ئەمریکا کارمەندانی تەندروستی خۆشحاڵی خۆیان بە چاکبوونەوە و دەرچوونی توشبوویەکی ڤایرەسی کۆرۆنا دەردەبڕن و کە ئەویش ئافرەتێکی 38 ساڵانە و خاوەنی 2 منداڵە. بە گوێرەی ڕاگەاندراوی تەندروستی ویلایەتەکەش ئەو ئافرەتە خراپترین باری تەندروستی هەبووە لە نەخۆشخانەکە، بەڵام خۆشبەختانە چاک بووەتەوە. هەستێکی خۆشە چ بۆ کەسەکە خۆی چ بۆ ئەوانەی کە چەند ماوەیەکە لەگەڵیا دەبنە برادەر چارەسەریەکەن و کاتێکە بەڕێشی دەکەن سەرکەوتنە هەم بۆ کەسەکە خۆی هەم بۆ تیمەکەی ئەوێ دەستی هەموو تیمێکی تەندروستی هەموو پزیشکێک لە کوردستان و لە هەموو دنیا خۆش بێکە چارەسەری ئەو نەخۆشانە دەکەن. چەند هەڵەیەک هەیە ینی ڕۆژانە دووبارە دەبێتەوە گوێمان لێ دەبێت لە سوۆشیال میدیا دەیویستین دەڵێن وەڵاهی فلان شدووە فلان شدووە کە ئەمە شتێکی ئاساییە ینی خودی مرۆڤ هەندێک جار هەندێک بیان و هەندێک جار ئەمە بەس تایبەت نییە بە ئێمە لە سەرتاپای جیهانە ئەمە هەیە کە دەکەوینە هەڵەوە لە ئەنجامی زۆر بیرلێکردنەوە لە ئەنجامی ئەوەی کە بمانوێ ئەم بارودۆخە تێپەڕێ ئێمە شەستین ئەو هەڵانەیان ئەو پرسیارانەمان لە ڕێکخراوی تەندروستی جیهانی کرد بەم شێوەیە وەڵامەکانمان وەرگرت. بۆ نمونە کاتێک کە یەکێک دەیگۆ وەڵاهی خۆزگە من کۆڕۆنا ئەم بگرتایە و ئیتر نەجاتمە بوو بە ئارەزوی خۆم دەچوومە دەرەوە و خەمم نەئامە و بەخوا تااقەتی ئەم دەشتن و لە ماڵۆمانەم نییە. ڕێکخراوی تەندروستی جیهانی وتی کاکە ئەوە ڕاست نییە لەبەر ئەوەی ئەو کەسەی کە تووشی ئەم ڤایرەسە دەبێ احتیمال هەیە جارێکی دریش توش بێتەوە و احتیمالیشی هەیە ئەگەر هات و توش بێتەوە لە جاری یەکەم خراپتر بێ کەواتە ئەمە وتەیەک نییە ئەمە قسەیەک نییە کە لە ڕووی زانستیەوە هەبێ بۆ ئەو کەسانی کە ئەم بیرۆکیان هەبم پیانڵم داوای لێبوردنەکەین بەڵام پێدابچنەوە وانی. هەڵەیەکی تر دەڵێن خواردنەوە کحولیەکان لەبەر ئەوەی مادەی کحولی تێدایە ئەگەر ئێمە بیخۆینەوە ئەوە گەرومان و سوورێن چکمان و یان بۆری هەناسامان پێی تاقیمە پێ لەبەرەوەی لەگەڵ هەناسەیە ڕاستە ینی بەشێک لە کحول لەگەڵ هەناسەدان و ئەوانە ئەوی دێت و دەڕوا. بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی وتی کحولەکان کاتێک کێشێک دەیخواتەوە ئەوەندەی جگەر و ئەندامەکانی تری مەشغوڵ دەکا بە شکاندنی ئەم کحولەوە ئاگیان لە بەرگری لەژ نامێنێ کەواتە چی بێت یعنی بەرگریەکەی دێنێتە خوارەوە و بەمەژ وای لێ دەکات کە ئەگەر هات و کەسێک بە بەردەوام ئەم کحولە بخواتەوە ئەگەری ئەوەی هەیە ئەگەری توشبوونی بە ڤایرەسەکە زیاتر بێ بۆیە تکاتان لێ دەکەین ئەوانەی کە ئەم بیرەشیان کردێتەوە پێدا بچنەوە ئەمەش ڕاز نەبوو. هەندێکی تر دەڵێ وەڵاهی ئەگەر جیمەکان هەبووایە یان ئەو شوێنانی ئەو سپایانە هەبووایە بۆ خۆمە چوومە ناو حەمامە گەرمەکەەوە لە هەڵمی ساونا و بخارەکە ئەو ڤایرەسەم هەمووی لە ناو قوڕ گوستیەکانم دەکوشت. ڕێکخراوی تەندروستی جیهانی هەر ئێوەکو ئێستاش لە نامەیەکی ئەو سنتەرە بۆ کۆشتی سپیان نردوو دەڵێ بالعکس
لە شوێنی شێدارە ئەگەری نشونما ئەگەری گواستنەوە بۆ نمونە تۆ بیانە بەرچاوی خۆت لە ناو ساونایەکە 4 کەس دانیشتون هیچی نیومەتری بین نییە ئەو هەناسەیە هەناسەیەکی داخراوە ئەگوازرێتەوە چونکە ئەمە ڕێگایەکە کە تا ئێستا 100% باوەڕی پێکراوە کە لە هەناسەوە دێتە دەرێ و ئەگەری ئەوەی هەیە لە هەناسەدانی لێک نزیکەوە چ جای کۆکە و پژمین بۆ یەکتری بگوازینەوە کەواتە بەداخۆ ئەمەش هەر ڕاز دەرنەچوو پێویستە بیری لێ بکەینەوە. سپڕی کوحول و پاکەرەوەکان جل و بەرگ پاک دەکاتەوە لە کۆڕۆنایانە ئەمە پرسیارێکە ینی زۆر جار دەکرا خۆی ئەو پێداویستیانی کحولن کە کحولیان تێدایە بە ڕێژەی تەندروستی کە ئەوی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەرێت لە سەر و 60% ئەو مادەی کە ئامادەکراوە بۆ خاوێنکردنەوە بەڵێ هەندێک جار دەکرێت جلکەکەی پێ خاوێن بکرێتەوە بەڵام وەکو دوێنێش ئاماژەمان پێکرد لەوانەیە بەکارهێنانی ئەم کحولە بۆ خاوێنکردنەوەی جلەکانمان مەصرفێکی زۆر بێ گرانیەک بێ وەکو خۆشتان دەزانن لە سەرتاپای جیهانە ئەم جۆرە مادانە ئێستا کێشەی لەسەر و دەست ناکەوێت بۆیە دێین دەڵێن و ڕێکخراوی تەندروستیش جیهانی لە جوابی ئەمەیەوەتی بەڵێ دەکرێت پاکی بکاتەوە بەڵام خۆتان نەزانن جل قەراغی هەیە بنی هەیە شوێنی هەیە ئەگەری ئەوەی هەیە کە مەسەلەن لەوێ و لە کاتی سپڕیکردن احتیمالە ئەو دەرمانە بچێتە دەم و چاو بچێتە سەر پێست کە ئەمەش ئەزێتی کەسەکەتەکە کەواتە وتمان چییە باشترین چارەسەر تایت و سابوونەکەیە کە دەتوانی جلەکانتی پێ بشۆی و هەروەها ئەشتوانی لە بەرهەتاوێک هەڵی خەی و هەوا گۆڕچێ هەبێ وەکوانەی کە چەندین جارە دووبارەی دەکەینەوە ئەو هەڵە باوانە دەزانم لەوانەیە کەسێک هەبێ و ئێستا سێری کامێرەکە بکاو پێ بکەنێ بڵێ وڵی خۆم نیش بەو شێوە بیرم کردبێتەوە هیوادارم قەناعەتە هاتبێ کە ئەوە وەڵامی ڕێکخراوی تەندروستی جیهانیە دووبارە پێیدا بچۆرەوە ڕێگاکانیش زۆر قورس نیم یەکەم شت لە ماڵەوە بمێنەرەوە دووەم شت بەردەوام دەستەکانت بشۆ سێم شتیش کۆمە بنەوە قەرباڵغی دروست مەکەن هەناسەتان با بۆ یەکترینێت چکە بڕوا بکە لەوانەیە هەر ئەو برادایەتی و کۆبوونەوەیە سبەی دووسبەی لەبەر ئەوەی کەسێکتان یەکێک لە ئێوە تووشی ڤایرۆسەکە دەبن ببێتە ناخۆشی و کێشەیەکی کۆمەڵایەتی هەموو لایەکتان هەر تەندروست بن خواتان لەگەڵ